بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی دووەم 1961 بۆ 1975 شۆڕشی ئەیلول. بەشی چواردەیەم دەستپێکردنی گفتوگۆ. لە مانگی ئەیلولی 1969دا وەفدێکی قوتابیان لە یەکێتی قوتابیانی کوردستان لە بەغداوە هاتە سەردانمان. وەفدەکە هەندێک پێشنیازی دەستنیشانکراوی لەبارەی چەند بۆچوونێکەوە بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە بەڕێز مورتەزا حەدیسیەوە لەگەڵ خۆیدا هێنابوو. پڕ بایەخترین شتێک لەو پێشنیازانەدا ئەوە بوو گفتی تێدا درابوو بە جێبەجێکردنی بەیاننامەی 29 حوزەیرانی 1966 لە کاتێکدا کە لە هەندێک لەو پێشنیازانەدا زمانی دەسەڵاتدارێتی و هەوڵی سەپاندنی داڕشتەیەکی دیاری هەبوو. مەکتەبی سیاسی لەگەڵ ئەو قوتابیانەدا کۆبووە و من و ئیدریسی براشم لەناو ئەوانەدا بووین لەگەڵیاندا کۆبوونەوە. لەناو پێشنیازەکاندا شتێکی وامان نەدی دەستپێکردنەوەی گفتوگۆ ڕەوا بدێرێ. دنیا گۆڕا بوو بەیاننامەی حوزەیران لەگەڵ ئەو شتانەدا نەدەگونجا کە تازە هاتبوونە ئاراوە و بۆ ئەو قۆناغە سەرکەوتوانە دەستی نەدەدا کە شۆڕش بڕی بوونی. بۆیە ئەو پێشنیازانەمان ڕەتکردنەوە و خرانە پشتگوێ. لە 24 تشرینی یەکەمی 1969دا بروسکەیەک لە هێزی باڵەکەوە هات بۆ بارەگای بارزانی. تێیدا نووسرا بوو کەوا مەفرەزەیەکی ئەم هێزە پیرەپیاوێکی عارەبی چەفیە و ئاگال لەسەری گرتووە. لە کاتێکدا کە لە ڕێگەی بەرزێوە بەڕێوە بوو و دەڵێ من باوکی ملازم خدرم. سەرکردایەتی هێزی ناوبراو داوای ڕێپیشاندانی دەکرد کە چۆن لەگەڵ ئەم پیاوەدا بجوڵێنەوە. ئێمەش وەڵاممان دایەوە بیبەن بۆ لای ملازم خدر. ئەگەر باوکی ئەو دەرچوو لای ئەو بەجێی بهێڵن و ئەگەر واژ نەبوو لەگەڵی بکۆڵنەوە و بزانن بۆچی هاتووە و لە ڕاستیدا کێ. هەرکە پیرە پیاوەکە گەیشتە لای ملازم خدر ناسنامەی ڕاستەقینەی خۆی دەرخست و دەرکەوتکەوە مامۆسا عەزیز شەریفی دۆستی گەلی کورد و دۆستی بارزانیە. هێنان بۆ بارەگەی بارزانی و پاشان زوو گوێزرایەوە بۆ دیلمان. لەوێ بەسەرهاتی هاتن و کاری خۆی بۆ جێڕاینەوە وتی ئەحمەد حەسەن بەکر چەند جارێ داوای لێ کردوم بێمەوە بۆ عێراق و منیش هەموو جارێ بیانوێکم دەهێنایەوە و داوای لێبردنم دەکرد. دوجار کە لە قاهیرە بووم نامەیەکی بۆ ناردم تێیدا نووسی بووی. حەز دەکا من بەهۆی ئەو پەیوەندیە توندەوە کە بە ئێوەوەم هەیە ببەن بەهۆی پێناوی پەیوەندی لە نێوان ئەوان و ئێوەدا. وتیشان ئێمە ئێستا لە دوای ئەوە دەگەڕین ڕێگەی خۆمان بۆ وەدەسێنانی چارێکی ئاشتی خوازانە بدۆزینەوە. هەرکە ئەمەم پێگەیشت کۆڵی خۆم پێچایەوە و گەڕامەوە بۆ بەغدا و لەگەڵ بەکر و سەرکردایەتی حیزبی بەعس کۆبوومەوە. داوایان لێ کردم بێم بۆ کوردستان بزانم بیرروڕای سەرکردایەتی شۆڕش لەباری خستنە ڕێی گفتوگۆ لەگەڵ ئێوەدا چۆنە. ئەمە ئەوە بوو کە مامۆسا عەزیز بۆی گەڕاینەوە. پاشەمە بارزانی لەگەڵ هەردوو سەرکردایەتی مەکتەبی سیاسی و مەکتەبی تەنفیزی کۆبووە و ڕێکەوتنی سەرەتایی لەسەر ڕەزامەتی دەستپێکردنی گفتوگۆ وەدەست هات. عەزیز شەریف بەم وەڵامی ئێمە گەڕایەوە بەغدا. ئەم هاتنەی هەروە بەنهێنی مایەوە کەسانێکی کەم نەبێ پێیان نەزانی. پاشان لە 14 تشرینی دووەمی 1969دا هاتەوە و ئەم نامەیی هێنابوو. ڕژێم ئامادەیە بۆ دەستپێکردنی گفتوگۆ و دەیەوێت لە پێشان نوێنەری سەرکردایەتی وڵات و نوێنەرێکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش بنێرێ تا لە بارزانی و سەرکردایەتیەوە دڵنیا ببن کە شۆڕش بەکردەوە نیازی گفتوگۆیەکی وای هەیە. جا ئاخۆ ئامادەیی بۆ پێشوازیکردنی ئێمە لە هەردووکیان هەیە و کەی و چۆن و لەکوێ. بارزانی ئامادە بوو بۆ بە یەکگەیشتن. بەڵام وازی لە کات و شوێن هێنا بۆ ڕژێم ئەو خۆی هەڵیان بژێرێ. بۆ ڕێخۆشکردنی هاتنی وەفدی ڕژێم لە پێش ئەوانەوە یەڤگینی پریماوگۆف لە 8 کانونی یەکەمی 1969دا لە بەغداوە هات. پریماکۆف نامەیەکی لە سەرکردایەتی سۆڤێتۆ پێبوو ئاماژەی تێدا کردهبوو بۆ ئەو هەلە زیێڕینەی بۆ چارەسەرکردنی پرسی کورد ڕەخساوە. وای بە باش زانی بوو کەڵک لەم هەلاوەر بگیرێ و لا دەست نەدرێ. جەختی لەسەرەوە کردبوو کە هەموو قورسایی خۆی دەخاتە پاڵ ئەم ویستە بۆ ناچارکردنی بەغدا بۆ گەیشتن بە چارێکی بنبڕ. لە ڕۆژی 8 کانونی یەکەمدا سەمیر عەزیز نەجم کە یەکێک بوو لە ئەندامانی سەرکردایەتی هەرێمایەتی بەعس و ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش لەگەڵ عەزیز شەریف و فواد عارفدا هاتن و بوون بە میێوانی بارزانی. نەجم سیاسەتی ئێستەی حیزبی بەعسی سەبارەت بە پرسی کورد لێکدایەوە و ڕوونی کردەوە کەوا حیزبی بەعس
ئارازووی چارکردنی ئەم پرسی هەیە لەسەر بنەمای ئەوە کە بارزانی سەرکردایەتی ئەم پرسە دەکات وتیشی ئەو هۆیانەی بەعس و غەیری بەعس لەمە و پێشپەنیان بردووەتە بەر هەڵە بوون. بیانووی بە تایبەتی بەوە هێنایەوە کە بەعس تاقیکردنەوەی کەم بووە، بەڵام وە لە 1968ەوە تاقیکردنەوەی لە ئاکەڵەکە دەبێ و سەرنجام گەیاندوونی بەو بڕواایە کەوا تاقە ڕێگەی ئاشتی برێتیە لە ڕێکەوتن لەگەڵ بارزانیدا. پێش هاتنی ئەمانە ڕژێم وەفدێکی تایبەتی پێکێنا لە مورتەزا حەدیسی و سەعدون غەیدان بۆ ئەوەی ئەو وەفدا گەشتێک بەو ناوچانی کوردستاندا بکات کە لەژێر دەسەڵاتی ڕژێمدان و بە شار و گەورە شارەکاندا بگەڕێت. ئەم دوانە کۆمەڵێکی زۆریان لە ڕۆشنبیران و کەسایەتیە دیارە کوردەکان بینی و لە بیرروبۆچوونی ئەوانیان پرسی. باسییان کردووە کەوا یەکێک لەو کەسانی لە سلێمانی دیویانن نیشتیمانپەروەری ناسرا و ئیسماعیل حەقی شاوەیز بووە. شاوەیز پێی وتبوون ئەگەر ئەوەم بۆ دابین دەکەن کە پارێزراو بم قسەی ڕاستان بۆ دەکەم. مورتەزا حەدیسی و سەعدون غەیدانیش پێیان وتبوو دەتوانی چی دەڵێ بڵێ. ئەویش وتبووی ئێوە لە خۆڕایی خۆتان ماندوو دەکەن. نە ئێمە و نەجاشە مۆدێل جۆرە و جۆرەکان هیچ لایەکمان نوێنەری گەلی کورد نین. ئەوەی بەڕاستی نوێنەری گەلی کووردە بارزانی و جەنگاوەرەکانی ئەون. ئەگەر لە ڕێکەوتن دەگەڕێن بڕۆن بۆ لای بارزانی. قسەی دوا قسە کە هەموو شتێک دەبڕێتەوە لای بارزانیە. مورتەزا و سەعدون گەشتەکەی خۆیان بە هەموو ناوچەکەدا تەواو کرد. نوێنەری ڕژێم سەمیر نەجم لایەکی تایبەتی لێکرایەوە و میوانداریەکی تایبەتی لە مورتەزا حەدیسی و سەعدون غەیدان کراو. ڕۆژی 20 مانگ نوێنەری ڕژێم لەگەڵ شاندی بارزانی کە دارا تۆفیق بوو گەڕایەوە بۆ بەغدا و دارا بۆ ئەوە نێردرا بوو کە بیرروبۆچوون و قسەی سەرکردایەتی بەعس و بەرپرسانی حکومەت ببیستێ. شاندی بارزانی چاوی بە سەرکردایەتیەکان کەوت و پاش ئەوەی لەگەڵ مورتەزا حەدیسی کۆبوو لەگەڵی چوو بۆ بەیروت بۆ چاوپێککەوتنی میشێل عەفلەق. بە پێی قسەی دارا هەموو بە دەنگە و هاتبوون و ئامادە بوون بۆ ڕێکەوتنێکی ئەوتۆ کە لەسەر بنەمای باوەڕ بنیاد نەرابێ. ڕوونی کردەوە کەسی خاوەن کاریگەری گەورە و دەسەڵات لە ناو حیزبی بەعزدا لاوێکە ناوی سەدام حسێن تکریتیە و ئێستا جێگری ڕازگری سەرکردایەتی وڵات و جێگری سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشە و دوا قساهی ئەوە. لە ماوەی قسەکردندا سەدام لە پڕلەی پرسیوە چییە واتان لێ دەکات پرسیار لە ئۆتۆنۆمی نەکەن. داراژ وەڵامی دەداتەوە ئێوە ئامادەن بۆ بیستنی ئەم وشەیە بێ ئەوەی تووڕەتان بکات. دارا کە گەڕایەوە پەسنی ئەو پێشوازی دەدا کە لە بەعسیەکانەوە دیبووی. خەبەریشی داینێ کەوا بەم نێزیکانە وەفدێکی گەورەی ڕژێم دێت. هەردوو لا ڕێکەوتن لەسەر ئەوە کە وەفدەکە لە دوا ڕۆژی ساڵی 1969 دابێت. بەم جۆرە ئەندامانی وەفد لە ڕۆژی سەری ساڵی نوێدا 1970 بوون بە میێوانمان لە ناوپردان. دیارە شوێنی وامان نەبوو میێوانە هاتووەکانی تێدا بەحەسێنەوە. ماڵەکانمان زۆر بچووک بوون و لا قۆڕ دروست کرابوون و هیچ هۆیەکی هاوچەرخیان تێدا نەبوو. ماڵی شەفیق ئاغا باشترینی ئەو ماڵانە بوو کە هەمان بوون. بۆی چۆڵکردن و بەرپرسی سەرپەرشتیکردنیشیان هەر بەخۆی سپێردرا. وەفدە ڕەسمیەکە وەفدە حیزبی و حکوومەتیە گەورەکە وەک پێشتریش باسم کرد لە دوا ڕۆژی ساڵدا گەیشتە ڕەواندز و لەوێوە کەوتە ڕێبۆ بارەگای شۆڕش. ئەندامانی سەرکردایەتی لە بەرزێوە لە پێشوازیاندا بوون. ئەوانش برێتی بوون لە ئەندامانی مەکتەبی سیاسی و مەکتەبی تەنفیزی و ئیدریس و من. ئەو وەفدە نامەیەکیان لە ئەحمەد حەسەن بەکرەوە هێنابوو بۆ بارزانی و بارزانیش وەڵامی نامەکەی نووسیەوە. بەر لەوەی وەفدەکە بگاتە جێ ڕادیۆی بەغدا هەواڵی سپاردنی وەزارەتی دادی بە مامۆستا عەزیز شەریف بڵاو کردەوە. عەزیز شەریف خۆی بەوەی نەدەزانی کە ئێمە هەواڵەکەمە پێگەیاند شتێکی لەپڕ بوو بۆی و پێ ناخۆشبوونی پێوە دیاریدا. لێمان پرسی بۆچی پێت ناخۆشە؟ وتی پرسیان بەخۆم نەکردووە. بەڵام بارزانی و هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی جەختیان لێ کرد کە قبولی بکات چونکە بوونی لە وەزارەت لەم سەردەمەدا قازانجی ئێمەی تێدایە. لەو سەردەمەدا دەستگای ڕاگەیاندنی ڕژێم زەینی خەڵکی ئامادە دەکرد بۆ ئەو شتەی لە ئەنجامی دیدەنی و گفتوگۆکاندا دەهاتە دی. یەکێ لەو شتانە ئەو زنجیرە وەتارە بوو کە ڕۆژنامەی سەوری زمان حاڵی حیزبی بەعز بە ناونیشانی ڕێگە بۆ چارەسەرکردنی پرسی کورد کامەیە بڵاوی کردنەوە. عاقلی و مانتیق لەو وتارانەدا زۆر بوو لەگەڵ ئاواتەکانی گەلی کوردیشدا دەگونجان. ڕۆژنامەی خەباتیش وەڵامی ئەو زنجیرە وتاری بە چەند وتارێکی لەو چەشنەدایەوە.
گەشتبینی و نیازپاکی و بەدەنگەوەچوونیان تێدا دەربڕابوو. سەرۆکاتی وەفدە هاتووەکەی ڕژێم بە فەرێق حەماد شەهابی سەرۆکی ئەرکانی و سپاس پێدرا بوو. نابراو لە ئاستێکی وادا نەبوو بۆ ئەو پایە دەست بدات. وەک سەرنجدرا لە دەربڕینی ئەوەی دەیویست بیڵێت کورتی دەهێنا و زمانی لەگەڵی نەبوو نەیدەزانی جوان قسە بکە. بۆیە هەندێک لە ئەندامانی وەفدەکە وەک عەبدولخالق و مرتەزا کە گوێیان لەو قسە بازاڕیانە دەبوو ئەو دەیکردن و هیچی بەسەر هیچەوە نەبوو. هەستیان بە شوورەیی دەکرد و نەیان دەتوانی شەرمەزاری خۆیان بشارنەوە. گفتوگۆکان زۆر بەڕاستی و بێ پێچ و پەنا دەکران و وەفدەکەی ئێمەش لەو هۆیانە دوان کە بوون بە مایەی شەڕ. بە هەموو ڕوونیەک بۆ وەفدە ڕەسمیەکەیان باس کرد کەوا ئەگەر ئەوان واتە حکوومەت دەیانەوێ بگەینە ڕێکەوتنێک دەبێت چەگل لە هەموو ئەو چڵکە و خۆرانە داماڵن کە خراونەتە ژێرچەک بۆ بربەرەکانی شۆڕش و لە سەروی هەمویانەوە جا 66ەکان. لێرەدا حەماد شەهاب خۆی تێ هەڵقورتاند و پەراوێزێکی بۆ قسەکان کرد هەندێک بێروبۆچوونی ناماقوڵی تێدا بوو. ئەگەر کارەکە بەدەستی ئەو بواە دەرگەی گفتوگۆی دادەخست و هەموو شتێ دەبڕایەوە. بەڵام عەبدولخالق سامەڕایی لە کاتێکی لەباردا ڕەخنەی لێگرت و دەستی کرد بە قسەکردن و ئاوی گێڕایەوە بۆ ئاوەڕێی خۆی. بەشێ لە قسەکانی عەبدولخالق ئەمانە بوون: ئێمە حیزبێکی شۆڕژگێڕین و ئێوەش حیزبێکی شۆڕژگێڕن. بەڕاستی ئەمە بارێکی قورسە بەسەر شانی ئێمەوە ئەم چەڵکە و خۆرانە هاوپەیمانمان بن. ئەوەی ناپاکی لە میلەتەکەی خۆی بکات هیوای هیچ سوودێکی لێ ناکرێ. ئەو جاشانە میراتی حکومەتەکانی پێش ئێمەن و بۆ ئێمەیان جێهێشتون. پێویستە لە سەرمان لیان ڕزگار ببین. تکامە لە ئێوە ئەوەیە یارمەتیمان بدەن بۆ پاکتاوکردنی ئەم میراتە بە شێوەیەکی وا کە ئابڕوومان نەچێت. یارمەتیمان بدەن تا لە چڵک و چاپەڵی ئەو چڵکە خۆرانە ڕزگارمان ببێت. چونکە دەسەڵات بارپرسە لە هەموو کەسێک و ئێمە پابەندی ئەوەین ژیان و هۆی گوزەران بۆ هەمووان دابین بکەین و ئەمە ئەرک و بەرپرسیمانە. قسەکانی زۆریان کار کردە بارزانی. بۆیە وەڵامی دایەوە و گوتی: دەم خۆش، زۆر جوانە دوت. ئێمە لە پابەندی ئێوە دەگەین و هاوکاریتان لەگەڵدا دەکەین تا وەکو چارێک بۆ ئەم گرەیە بدۆزینەوە. بەڵام ئەم ئەنجامی پێویستە پێی بگەین ئەوەیە دەبێت چەکی ئەوانە داماڵرێ و بە هیچ جۆرێ بە هاو بەشی پرسەکە دانەدرێن یاوا نەژمێردرێن کە نوێنەری کەسێکن. وەفدەکەش ئەم گفتەیدا گفتوگۆی زۆر و دوور و درێژ لەباری ئۆتۆنۆمی و سروشتی ئۆتۆنۆمی و مەودای کشانی کرا تا وای لێهات هەرلایەک باش شارەزای باری سەرنجی ئەولا بوو. وەفدەکە سوور بوو لەسەر ئەوەی پێویستە جاڕی تەقەوەستاندن بدرێت. ئێمەش ئەوەندەی پرسەکە پەیوەندی بە هێزە نیزامیەکانەوە هەبوو ڕازی بووین و جاختمان لەسەر ئەوە کرد کە شەڕ لەگەڵ جا 66ەکان هەر بەردەوام دەبێ. لە کاتێکدا وەفدەکە لە ناوپردان بوو بروسکەیەک لە هێزی کاوەوە هات وای دەگەیاند کەوا ژمارەیەک لە ئاغاکانی میراودەلیان چوونەتە پاڵ جا 66ەکان و ئێستا خەریکی تێکدەرین لە ناوچەکەدا وەگەوەی کە ڕێگەی چەند شوێنیان لە پشت قەڵات زەوە بڕیوە. سەرکردایەتی شۆڕشیش فەرمانی دەرکرد بۆ ئەو هێزانەی نێزیک بوون لەو ناوچەیە کەوا بچنە پاڵ هێزی کاوە و سەرخەترین لێدانێ کە بتوانن بیسرەوێنە ئەو ئاغایەنە. ئەم کارەش لە ڕۆژی سەری ساڵدا کرا و ناوچەکان لێ خاوێن کرایەوە. سەرکردایەتی شۆڕش بڕیاریدا مڵک و ماڵ و زەوی بزاریان زەوت بکرێ و دابەش بکرێن بەسەر جوتیاریانی ئەو ناوچەیەدا. چوونە پاڵ دوژمنانی شۆڕشی ئاغاکانی میراودەلی نیشانێکی گەورەی پرسیار بە دوای خۆی دادێنێ و سەرچاوی سەرسامیەکی گشتی هەموو لایەنەکان بوو. بە تایبەتی لەو ڕووەوە کە خراپترین کاتی جا 66ەکانیان هەڵبژاردەبوو کە نیشانەی هەڵوەشانەوە و لێکترازان کەوتبووە جوڵا لە ناو ڕیزەکانیاندا و ڕۆژی دەسەڵاتیان گەیشت بووە خۆرئاوە. ئاغایانی میراودەلی لەو لاشەوە بە درێژایی تەمەنی شۆڕش لایەنی سڵامینەوە و خۆپارێزیان لە پەیوەندیەکانیاندا ڕاگرتبوو. تا ڕادەیەکی زۆریش لەوەدا سەرکەوتوو بوون جۆرە بێ لایەنیەک بۆ خۆیان ڕاگرن و ئەم هەڵوێستەشیان ڕێزی لێ دەگیرە. کەواتە چی بوو پاڵی پێوەنان ئەم هەڵوێستە بگرن. لە کاتێکدا هێزەکانی شۆڕش زرمایان لە یەک لە پاژیەکی ئەو شوێنانە هەڵدەساند کە چڵکە و خۆرەکان خۆیانیان تێدا حەشار دەدا و ئەوانیش بەربەرەکانیەکی ئۆتۆیان پێ نەدەکرا و لە کاتێکدا کە هێزەکانی دوژمنانی شۆڕش ڕۆژ بە ڕۆژ کەمیان دەکرد و دادەهێزران. زۆر زەحمەتە ئەمرۆ بتوانێت پاسە و دەرێکی عاقڵ بڕی و بۆ هەنگاوێکی وا بدۆزێتەوە.
هەرچۆن بێ دابەشکردنی زەویوزاری ئەو ئاغایانە بەسەر جوتیارەکانی ناوچەکەدا دەنگێکی مەزنی لە هەمولایەکی کوردستاندایەوە و ئەوە بۆ خۆی بەڵگەیەکە بۆ ڕەسەنی و پیرۆزی نیازەکانی شۆڕش. وەفدە حکوومەتی و حیزبیەکە لە دوای کانونی دووەمدا گەڕایەوە. بارزانی و ئەندامانی سەرکردایەتی شۆڕش لە بەڕێکردنیاندا بوون لە ناوچەی بەرزێەوە. وەفدەکە هێشتا لە کوردستان بوون. داوایان کرد نەقیبی باڵافڕەوان حەمید شەعبان ببینن کە باڵافڕە مێک حەڤەکەی لە 12 کانونی یەکەمی 1969دا بە ئاگری دۆشکە لە دۆڵی هیران خرا بۆ خوارەوە و باگیر گیرابوو. برا بووە بەر دادگەی تایبەتی شۆڕش و لەبەرەوەی کە لە نیشانی ناجەنگیدا بوو بوو بە مای کوژرانی ژمارەیەکی زۆر لە کەسانی بێگوناه وەک تاوانباری جەنگ دادواری کرابوو، دادگا حکمی مراندنی دابوو، بەڵام سەرکردایەتی بڕیاری دابوو جێبەجێکردنی بڕیارەکەی دادگا دوا بخرێ. بارزانیش فەرمانی دا بیهێنن کە هاتن بیبەن ترسی لێ نیشت بوو وای زانی بوو دەیبەن بڕیاری مراندنەکەی بەجێ بهێنن. بەڵام کە گەیشتە بەردەمی وەفدەکە وەخت بوو ببورێتەوە و لە هۆشی خۆی بچێ. باوەڕی بە چاوی خۆی نەکرد کە چی دەبینێ و نێزیکەی 2 سەعات لەگەڵ وەفدەکەدا مایەوە. پاشان کە ئیشارەتمان بۆ پاسەوانەکان کرد بیبەنەوە بۆ جێی خۆی. بارزانی بانگی کردمە وتی لێی گەڕێن ئەم شەو لایەن بمێنێتەوە و بەیانی زووش لەگەڵ خۆیاندا بیبەنەوە. ئەوە لاکردنەوەیکی قەدر و حورمەتگرتن بوو لە وەفدەکە وەک بەدڵی بارزانی دەهات بوو. ئەوانی شکوری خۆیان کرد و سپاسی بارزانیش. لێرەدا بارزانی بە پەراوێزی ئەم مەسلەوە وتی لەم بۆیانەیەدا پرسیارێکی بچووکم هەیە. چۆن دڵ و دەروونتان ڕێگەی ئەوەی دان دکتۆر کازم شوبەر بگرن و بیخەنە زیندان و سەختترین سزای بدەن، هەر لەبەرەوە کە پەیوەندیەکی پیشەیی سەرپێیی لە نێوان من و ئەودا بووە. ئەو قسەی بارزانی ئاماژەیەکی ناسک و ورد بوو بۆ داوای بەڕەڵاکردنی دکتۆر و بۆنەیەک بوو لەگەڵ فەرمانی بارزانی بە بەڕەڵاکردنی باڵەفڕەوانە دیلەکە. واش بوو. هەرکە وەفدەکە گەڕایەوە دکتۆر کازمیان بەڕەڵا کرد. بەڵام بەبێ هێزی و تێکشکاوی و دەمان ڕوخاوی لە زینداندا هاتە دەر و پێتر لە مانگێکی پێچوو تا لە ئەنجامی ئەو ئازاردانەی کە سەزادان کردبوویە لەشی چاک بۆوە.